هەر لەسەر ئەم بابەتە ڕادەوەستم کە بە ئامانجگرتنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی وەک لە ڕاپۆرتەکەش بە درێژی ئاماژەی پێدرابوو لایەنەکان باس لەوەکەن ئەمە هستریایە کە تووشی کەسانێک بووە کە چاویان بە کار و کاروانی ئاوەدانیەکانی مەسرور بارزانی بۆ تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە سنوور نەماوە دەستی پێنەگات و شوێن نەماوە دەستی پێنەگات پێ هەڵنایەت. لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئاری نانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان گفتوگۆی زیاترەکەم. بەخێر هاتی کاگاری. سپاس بۆ جەنابەت. بۆچی لە سەروبەندی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم دەنگۆیانە ئەم بە ئامانجگرتنانە بۆ سەرۆک وەزیران دێتە پێشەوە؟ سەرەتا زۆر سپاس. بە ئامانجگرتنی ڕێزدار کاک مەسرور هەر ئێستا نییە، گە بگەڕێنەوە تۆزێک لە دوای هە لە سەرەتای وەرگرتنی کابینەینەوە کەتە ناو کار ئەو کارە جدیانەی بەڕێزیان بۆ بە سیستەمکردن و گرنگیدان بە هەموو کەرتەکان و نەخشە ڕێگای حکومڕانی لە کوردستان بە شێوەیەکی تەندروست و ئەکادیمی و ڕێکوپێکیانە کە بۆ خزمەتی تەواوی خەڵکی کوردستان بوو لەمپەر و ڕێگری زۆری هاتە پێش. بەڵام کاک مەسرور چوەکو کەسێکی لێهاتوو چوەکو گەنجێک کۆڵی نەدا بەردەوام بوو هەموو ئەو ئامانجانەی کە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان بوو هەم بەرگری لێ دەکرد هەم پێداگیریشی دەکرد بۆ جێبەجێکردنی ئەو پێداگیرانەی بەڕێزیانان ئەو دەستکەوتانەی کە ئێستا لە کابینەی نۆ کە تەواوکەری کابینەکانی تر بەدەست هاتیە. کاک مەسرور خودی خۆی هەم پێداگیر بوو هەم بە دوواداچوون بوو هەمیش دەویست خزمەتێکی زیاتری خەڵکی کوردستان بکاتن. بێگومان ئەو کارە باشانەی کە دەکرا لەلایەن کاک مەسرور و کابینەی نۆ لای هەندە خەڵک و لایەن هەزم نەدەکرا، نەشیان دەتوانێت بڕێن ئەم کارە خراپە، بەڵام ڕێگریان بۆ دروست دەکرد قۆناغ بە قۆناغ تا ئێستا. ئەوەی ئێستاش کە دەبینین زیاتر چڕ بیتەوە لەسەر ڕێزدار کاک مەسرور، خۆی کاک مەسرور هەم وەکو کەسایەتێکی سیاسی هەم وەکو کەسایەتێکی ئیداری هەم وەکو سەرۆک وەزیران کەسێکی پڕ ئەزمون و بۆ هەموو خزمەتی خەڵکی کوردستان درێغی نەکردیە. زۆر باش کاگاری خەڵک زۆر وشیارە و زۆر باش هەموو شتەکان ئەبینێت. پرۆژەکانی سەرۆک وەزیران و تەواوی پلانەکان لە ماوەی ئەم 4 ساڵەیە بگرە بە زیادەشەوە کراوە لەگەڵ ئەو هەموو قەیرانانش کە هاتۆتە ڕێگەی کابینەی نوێم و پرۆژەکانش بەردەوام بوونە تاوەکو ئێستاشان. کاتە ڕخنەگرتن لە سەرۆک وەزیران بە مەبەستی ئەوەیە کە پرۆژەکان جێبەجێ نەکراوە یاخود لە هەموو شوێنەکانی کوردستانیە بۆ یاڵەم هاوڵاتی هۆشیارە چکە لە تەواوی هەموو کوردستانە پرۆژەی خزمەتگوزاری هەبووە. بە ئامانجگرتنی ڕێزدار مەسرور بارزانی بە ئامانجگرتنی ئەو حزبەیە کە کاک مەسروری تێدا هەڵکەوتیەوە و بوویتە سەرۆک وەزیران کە بە دەنجی خەڵکی کوردستان بۆیە کاک مەسرور وەکو کاریزمایە کە جێپەنجەی دیارە لە خزمەتەکان بێگومان ئەو ئامانجگرتنە بەردەوام دەبیتن و ڕێگریەکانی شێ دێتە پێشێ. بەڵام خۆشبەختانە کاک مەسرور جێ بەوانە نەدایە هەر لە خانەقین تا زاخۆ ئەوەی پێی کرابی هەم لە گەرمیان بەبێ فەرق و جیاوازی کاری کردیە. لە هەمووی گرنگتر ئەو ئامانجگرتنە ئێمە تێدەگەین کە دێتە پێشی جەنابی کاک مەسروری لەبەرچیە ڕێگریکردنە لە گەندەلکاران، ڕێگریکردنە لە بازرگانی تریاک، ڕێگریکردنە لە چەتەیی، ڕێگریکردنە لەو بێسەروبەریەی کە لە هەندێک شوێنێ بە تایبەتی لەو دەڤەرە یعنی کاک مەسرور ڕێگرە لە بەردەم ئەمانە ناهێڵێ ئەمانە پەرە بسێنیتن. بۆیە ئەکید ئەوانەی کە ئێستا کە بە ئامانجی دەگرن لە بەرژەوەندەکانی دەدرێتن. بەڵام یەک خاڵ زۆر گرنگە کاک مەسرور ئامانجەکانی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی خستوتە سەروی هەموو لایەنە سیاسەکان هەموو خەڵکانەی کە ڕێگری لە کاک مەسرور دەکەم بۆ کارکردن. جەنابەت ئاماژە بۆەکەیت کە ئەوانەی کە ڕێگریەکەن بەرژەوەندیان بە ئامانجگیراوە بۆی ڕێگریەکەن هەر ئەوانەشن کە ڕخنە لە سەرۆک وەزیرانەگرن دەی هەر ئەوانەشن کە لە ناو حکوومەتا بەشدارن. ئایا ئەوانە دژایەتی بەرنامەی چاکسازی و پرۆژەکانی سەرۆکەکەن هەر خۆیان لە ناو ڕێزدار کاک مەسرور جگە لەوەی کە سەرۆک وەزیرانە هەستکردن بە بەرپرسیارەتی گرنگە. کاک مەسرور هەر هەست بە بەرپرسیارەتی دەکا و دەوێت بە خەڵکی کوردستان برێ ئەو بەرپرسیارەتی بۆ ئێوەیە کاتەوانی دیکە ڕاکەن لە بەرپرسیارەتی وەرگرتن ئەو خزمەتەی کاک مەسرور دەکە بۆ خەڵکی کوردستان ئەوانەی وا تەنگاو کردێ کە ڕێگری بکەن ئەوانەی لەگەر لە کابینەی نۆش بەشدارن کە کاک مەسرور بە ئامانج دەگرن خۆیان بە میوان دەزانن ئەو بەرپرسیارەتیان پێ هەر ناستیتن بە میوان ئەزانن یان ئەیانەوێت لەو بەرپرسیارەتیانە ڕاک
لەو بەرپرسیارەتانە ڕادەکەن لەبەرەوەی کە دەزانن هەم کاک مەسرور وەکو کەسێکی سەرکەوتوو لە ئیدارە جێپەنجەی دیارە لە هەموو بوارەکان هەمیش وەکو کەسێک کە دەیوێت خزمەتی خەڵکی کوردستان بکاتن بە تایبەتی لە ئێستا کە نزیک دەبنەوە لە هەڵبژاردنەکان دەیانەوێت بە ئامانزگرتنی کاک مەسرور ببتە خاڵێک بە حیسابی خۆیان کە تێدا سەر دەکەون. باش کاتێک کە پارتی لە ئاستی باڵا دەڵێت کەسایەتێک لە پارتی دەڵێت مەسرور بارزانی سەرۆکایەتی کابینەی دەیەمیش ئەکات ئەمە ئەوە ناگەێنێت کە مەسرور بارزانی سەرکەوتوو بووە. بێگومان ئەم شاهێدە لای خەڵکی کوردستانە کە دەبینن جەنامی کاک مەسرور لە کەرتی کشتتوکاڵ لە کەرتی گەشت و گوزار لە کەرتی پیشەسازی لە کەرتی تەندروستی لە هەموو جوبگەکانی حکومڕانی تێدا سەرکەوتوو بووە جێپەنجەی دیارە سەرڕای ئەو ئاستەنگ و ئالنگاریانەی کە هاتیتە بەردەم کابینەی نە و کاک مەسروری هەر لە بابەتی کڕۆنە و بابەتی کێشەکانی بەغدا و بڕینی بودجە و موچە و بەڵام بەردەوامی کاک مەسرور بۆ درێژە پێدانی کاروانی خەباتی حکومڕانی تێدا موفق و سەرکەوتو بووە دڵنیا بووە ئەو سەرکەوتنە نەک من وەکو کادیرێک لێرە مێمە لە ناو خەڵکیش ئەو شایەتێ دەداتن. باش بەم دژایەتیکردنە ئەگەنە مەرامیان پێشترێژ ئەم دژایەتیانە هەبووە بەڵام نەگەیشتینە مەرامەکانیان دڵنیا بن ئێستاش ناگەنە مەرامەکانیان و خەونەکانیان لەگەرە خۆیان دەبن. کاتێک مەسرور بارزانی دەڵێ قەوارەی هەرێمی کوردستان ئەپارێزین ئەمە کوێی خراپە یان دیارە لایەن هەیە حەز ناکە کە ئەسڵەن هەر قەواری هەرێمی کوردستان هەبێت. خۆی حزبەکەی کاک مەسرور و پارتی دیموکراتی کوردستان هەموو قوربانێکیدا بۆی ئەم قەوارەیە هەم دروست بی و هەم بپارێزرێ و لە ئێستاش ئەرچی کاک مەسرور و هەمومانەکە ئەم قەوارە و ئەم دەستکەوتانە بپارێزین بەڵام ئەمڕۆ کاک مەسرور لە پێگەیەکی یاسایی و شەرعیدایە لە حکومڕان ئەرچی وی زیاترە کە بتوانی هەم قەوارەکە و هەم دەستکەوتەکان پارێزیتن ئەبێگومان ئەوانەی کە هاتیتە بەردەستی بەردەمی حکوومەت و ئەو قەوارەیەش پارێزراو بووە و قوربانیشی زۆری بۆ دراوە ڕام خەڵکانێکی شە بۆ پێی وا بۆ نابێ ئەم قەوارە بمێنێتن و وا حکوومەتی هەیە لاوازیش بی و کاک مەسروریش تێدا سەر نەکەوی بەڵام ئەوە خەڵکی کوردستان شایەدی بەوەی دەدا کە بە دەستکەوتەکان بە پرۆژە خزمەت گوزاریەکان بە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان لە حکومڕانیدا بە تایبەتی لە کابینەی نۆ ئێستا بوویتە باسی ناو خەڵک بوویتە باسی میدیاکان و ئەوانەی باسی وڵاتانی تر خۆ کاک مەسروریش وەکو کادیرێک وەکو گەنجێک وەکو سەرۆک وەزیرانێک لە بەرامبەر ئەو هەموو پێشهات و ئاستەنگ و ئاڵنگارانەی هاتیتە پێشێ ڕوبەڕوو بیتەوە و تێدا مۆفەق و سەرکەوتوش بە بۆیە ئەوانەی کە دەیانەوێ زیاتر زوومەکانی خۆیان بخەنە سەرۆک وەزیران بۆ مەرامی خۆیتیان وات لە خەڵک بگەینن کە ئەمە ئەو بابەتە سەرۆک وەزیران نەیتوانیان کاری خۆی بکە نەیتوانێت پرۆژەکان جێبەجێکەوە بەعکسەوە ئێستا کۆمەڵک پرۆژەی گرنگ ئەو لەو ڕۆژانەکە گرێبەستەکانی مامۆستایان ئەوانە بێژی مامۆستایان ینی ئەوانەی کە گرێبەستەکانیان جێبەجێ کرد ئێ باشە مە خزمەتی خەڵکی کوردستان نیە کۆمەڵک پرۆژەی تر ئێستا کە بڕیاری لەسەردرا لە تەواوی کوردستان ئەدی ئەمە دەستکەوتی گەورە نییە بۆ خەڵکی کوردستان ئەدی ئەو ئەمنیەتی هەیە کە دەپارێزرێ ئەمە دەستکەوت نییە سەردانی بەڕێزیان بە وڵاتی گوتوەکانی ئەمریکا ئەو هەموو دیدار و چاو پێکەوتنانە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی ئەدی ئەمە دەستکەوتی گەورە نییە بۆ گەلی کوردستان یخۆ هەنگاوەکانی بەردەوام بووە بۆیە بوویتە جێی تەنگابوونی هەندە خەڵک بەڵێ کەواتە سپاس دەکەین ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان بوویت سپاس بۆ ئامادەبوونت سپاس